ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە کە لە ڕێگای بەڕێز لیوا عەزیز وەیسی وەکو فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کە ناوەڕۆکی هەواڵەکە لای خۆیەتی و پێی خۆشنی ئێستا ئیشارەی پێ بدە کە پێشمەرگەکانی زێرەڤانی دەبنە خاوەنی ماف و ئیمتیازێک و ئومێد دەکەین ئێمە بە زووترین کاتە و ماف و ئیمتیازەتەنەی کە ناوەڕۆکی هەواڵەکە لای بەڕێز لیوا عەزیز وەیسیە ببینین و بتەمایەی خۆشکردنی ژیانی منداڵەکانیان و زارۆکی ئەوان و پەروەردەکردنیان و دوا ڕۆژێکی گەشت بۆ خانەوادە و خێزانەکانیان بوو بەرسڵە و کۆچ ئەسمانجی ئەنی ئەو بەلکی ئیبوو دەرکەتی بەس هێشتا ئەو پلاوی هاتیە تادیلکردن ڕازڤەکردن ئەمە هێشتا هەماهەنگی لەگەڵ وەزارەتە دارایی نەهاتیەکردن و وی پارە بجێ بۆ دەربێخن ئەو شولەکی ئەوە دێتەکردنی کاغازی بەڵێ ژمێریاری و کارگەری ئەوان کاری خۆ ڕادبن ئەستوی بەوەرەدامای کرد مراجعە بکەتن پشڕا و کاری چێ بیتن بجال وێرە ئەس بمە سەر زێرەڤانی جارێکی دی یعنی زێرەڤانی چاوێ دنیایەدا نرخێکی قیمەتێکی دەدە کوردان دلای نظامی بوونا کوردان زەبتا کوردان ڕێکوپێکیاوان چونکی شکلێکی وێ جان پێشکێشی خەڵکی هاتیەکردن و فعلی داژی ئەگەر تۆ بەرێ خوب دەیە دناوە کاردا کارێک و دیکەن گەلێکی باشە هەندێک نقطەیانە بەلکی خەڵکی مەوێ نزانیتن مثلا دایما ئەو قووەتێک و هەنەیە چەی داری وەختی دەچێت زیاتر خەڵک حسابێکی بوو کە ژێ دەترسیتن گەلێکی بەرامبەرەوە هەستیارە ئەمە بەرامبەر زێرەڤانی نەوەسا چونکی زێرەڤانی ئەو دەڤەرێک و ئەو چوونەوێرێ گەلێک تشتێ باش پێشکەشکردن ئەڤروکە لە دەڤەرێن دەوروبەرێ میسلدا ئەگەر تو بەرێ خوب دێ قووەتمە بەس ئەمنیەتە خەڵکی ناکەن هاریکاریە فقیر و جارش دکن یعنی ام بلکه گله جارا جخارنا خو کم دکن جیانا خو مثلا دخوازین مثلا بزور بلا که ماسیل معبن ام شوی تشتکی زیاده دکن دینین بو وی خلکی کو فقیر و هجارن و کو چه جیانوان نینه ام چین بوان پیشکش دکن وقتی خلک وید بینیتن یعنی پیوندیه که روحی معنوی لگل زیروانی چه دبیتن بله أنا نه بس تنه اما بس دچه وقتی قوته که عسکری دچه ویده وردانه دچه همه او نخوشی خرابی تشتکو جل ملت داجیان دکرد چون هزار که جملته بله بمبوری برس لیوا عزیز ویسی دو پیوندی مانه وریان دگرین که غفارم کاتت باش برزم دنگی تلویزیون کت کس بکه که غفار راتنا سیدای عزیز ویسی کم گلک سپاس از چاوی ما چیت کم بو برنامه پیروز راستی ما گلک خوشحالیم به برنامه سیدای عزیز ویسی راستی و چاوی ما گشت کرد پشمرگم سپاه پنج راستی عزیز ویسی تاخیر کرد بو چاوی کردی لازمه که عزیز ویسی زوزو سر دانا تلفزیون کرد بو چند گلک های با خوش وقتی ما عزیز ویسی سر شاشه بینیم یعنی وقتی جاکید بینیم راستی ام فخر و شانازی زیروانیت یا خود کن که حکمت حرم کردستان هاروکاریا بله وان پیشمرگ زیروانیت کتن چنکو زیروانی فخر کا مزنه بو ما سمبول کا پیروزه و جا ام نمقصد ام معاش و تشتاکی که ما مثل کچاوه مال معاش براستی ام فخر زیروانیت کین و فخر پشمرگات یا خود کین بس واجب زیروانی هم ده گرانه ام حد کین و ما شالا که بلاب خشینیتن یا پاشتریش راستی معاش زیروانی گلکی که ما گلک سپاس بله گلکی که ما یا پاسدریش خود اسین و تویه که پیشمرگه ما بدا خرساندن من هر دقیقه کجدانا خرسانی پیشمرگات یا خوب گلک سپاس یعنی سیدا عزیز ویسی ممکنه به آگدار بیدن خود چند چای ماسینا و چای گاره و گلک سپاس که غفار سپاس با ماندوبونی و سپاس با
شەو نخونی ئێوە سپاس بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایشی کوردستان لە سایە ئێوەدا. کاک مەریوانم کاتت باش بەڕێزم. کاک مەریوان فەرموو. کاک مەریوان ئەگەر گوێت لێمانە فەرموو بەڕێز. کاک عەزیز من ئەوەی کاک غەفار بەڕاستی ئیشارەی پێکرد جێی دڵخۆشیە جێی دەستخۆشیە و لە ڕووی پێکاتە و بوجە و پێویستیەکانی سەربازی ئێمە ئومێد دەکەین کە زێرەبانی و کێشەی نەبێت بەڵام ئەو مافوی امتیازەی کە بەڕز ئیشارەت پێکرد لێرەدا لە ڕووی موچەوە کەمە و لە ڕووی واجباتەوە زۆرە و من ئەگەر خوێندنەوەیەک بۆ جەنابەت بکەم لەوانەیە پێشمەرگەیەک وەکو کاک غەفارە و پەڕی دڵسۆزی و خۆشەویستی بۆ هەبوونی پێشمەرگە و بۆ ناوی پێشمەرگە و بۆ پاراستنی وڵاتی خۆی هەبێ بەڵام زۆر جار لەبەردەم 15 ڕۆژی دووری لە ماڵ و منداڵ و لە خێزان و لە پێویستی ڕۆژگار و ئەم سەردەمە تۆ لەمەدا ئەم زۆری واجبە و ئەم موچەیە چۆن پێ دوایە بەرەو باشی دەبێ و ئێوە کێشەیەکتان نەبێت لە ڕووی ژیان و گوزەران و مسۆگەرکردنی ژیانی زێرەبانی لە وڵاتی ئێمەدا. ئەس بخۆ باوەرم کۆ گوهارتن چێ بن بەس دیشە گوهارتن کاک عەزیز ئەنە ئەز vêrêda belkî migot li demekê nêzik da nedîr em hindek tiştan bibînin yani bes tevê heta nebine biryar min nevêtine sozekî bide me pişmeriyê xwe bes ez jî dîsan li gel hemî zêrevaniyê ez bêjim ku ew moçê ku didene pêşmeriyê bu ev rûke gelekî kême em daxwaza me ji hikûmeta Herêma Kurdistanê ew e ji serokê stanê ku موچه برانبر ارکو او دیجی حسابکی دی بو پیشمرگه بیتا کرن بو زیدتر جیانا خو پشت راز ببیتن چونکی هین همیجی شاهدن و دنیا و ملت کرد شاهده هنده کو زیروانی هزکی ماندویا اما هزکی دلسوزه و ارکی خود هرد کتن yani eğer çüş nedeni ma em disan de karı xwe bes hêviya me ew ku disan ez jî dengê xwe digel pêşmergê xwe hemiya pêc ve berz dikem ji bo zêdetir çavxişandinekê li royê moçe û jiyana pêşmergê bête kirin evelakî bes layedî ve dîsan ez bêjim li gel hikûmeta Iraqê zor pêngavê çûyne pêş li gel Amerîkaya zorê hatine pêş karekî diplomasî gelekî mezin ji layê Herêma Kurdistanê ve êtê kirin ku guhartinê biketin û ez wê bawerê da me heker mîzaniya hikûmeta Herêma Kurdistanê ragirîtin û bişêtin di gelek tiştê baştirî şiketin.